ئەمڕۆ گرتبوونەوەی مامۆستایانی ئاینی لە شاری هەولێر بۆ دەستپێکردنەوەی خوێندنی وتاری هەینی لە مزگەوتەکان بەڕێوەچوو. هەرزوو هێزێکی زۆر یاساییش و دژە تیرۆری پارتی هەڵیان کوتە سەر گربوونەوەکە و دواتر پەلاماری مامۆستا عوسمان کانی کوردەی ئەندامی پەرلەمانی کوردستانیاندا هاوکات پاسەوانەکەی مامۆستا عوسمانیان فڕاند. ئێمە ئەو ڕۆیاداشتێکمان هەبوو لە ڕێی مامۆستایانی ئاینی هێنابیان تەبان کەکردنەوەی مزگەوتەکان بۆ نوێژی هەینی بۆ مشتانە لێ نەگەڕان دەخولەک بووە سینە پێش مزگەوتی سەواف بۆ خوێندنەوەی ئەو یاداشنامەیە کە شتێکی زۆر مەدەنیانەوە زۆر معقول بەڕاستی داوای چۆکردنی و شوێنیان لێکردین. ئێمەش بەڕاستی دوای ئەوەی کە زۆر پێداگریمان کرد لێ نەگەڕان کە لێ نەگەڕان لە دووری ئەو شوێنە ویسمان لە دوو قسان بکەین کەوا پەیامی ئەو مامۆستایانە ئەوە بووەکردنەوەی مزگەوتەکان بۆ ڕۆژی هەینی ئێستاش نهێیان هێش ڕووماڵی ئەو ڕووداوە بکەین و ئەو حادیسە بگەێنین. لەو ئەسنایەبووین بەڕاستی هێزێکی زۆری ئەوجارە سیارەی ڕەش و واروەها مێکزەمین و واروە هێزێکی چەکداری زۆر هات هەڵیان تا سەر ئێمە بەبێ ئەوەی کەوا ئێمە هیچ بڵین و بەخدا هیچ قسەیەکی ڕقمان کردبێ لە پاسەوانەکەی منیاندا زۆر وڵی نازم بە شێوە وەسفی بکەم بەڕاستی یانی درڕندانە بوو ڕاستی زۆر شێوازشی درڕندانە بوو و ئەوەی کە ئێمە زۆر نیگەران کرد بەڕاستی نەبوونی مافی مرۆڤ ئەو مافە مرۆڤەی کە ڕۆژان نانی پێدەخۆن ئەو بێویژدانانە بەس مرۆڤ مافی نێ دەکەن ئەو دەسەڵاتدارانە بەداخەوە زۆر بێڕێزی بەرامبەر مامۆستای ئاینی کرا و بەرامبەر مزگەوت کرا و بەرامبەر ئەو داوایە کرا کە هیچیان هێش 5 دقه ئەو یاداشتە بخوێنینەوە. پاسەوانەکەی مامۆستا عوسمان دوای فڕاندنی لەلایەن هێزەمنیەکانەوە ئەشکەنجەیەکی زۆر دراوە و ئاسەواری ئەشکەنجەکە بە جەستەیەوە دیارە و دوای زیاتر لە کاتژمێرێک پاسەوانەکە ئازاد کرا. ئەم وەکو چەند ڕۆژی ڕابردوو بارچی خۆم هەستام پاسەوانی مامۆستا عوسمانیمە یەکەی پاسپۆلیسی یەکەی پاسەوانی بارچی خۆم هەستام لەگەڵ مامۆستای چوومەداوام و پاشە مامۆستا بڕیایدا بچینە پێش مزگەوتی سەواف دیارە خۆپشاندانێکی چەند مامۆستای ئاینی لێبوو بکو ئەرچێکی خۆی پێستامیش لەگەڵی چووموە هەروەها هێزەکانی ناوخۆ هێرشی توندیان کردمە سەری بە چەک و بە شەق و بە ئیهانەوە. چەند لای هێزەکانی ناوخۆ مایتەوە؟ وڵی تقریبەن نزیکەی سەعاتێک دەبێت تەبعاً دەستم بە هەموو شێوەیەک ئازاری پێگەیشتووە تایبەتی سینگم کە بەهۆی ئەوەی دوسێ جار شکاوە ئێستاش ئەوێن زۆر ئازاری هەیە. مامۆستا عوسمانکانی کوردەی لەگەڵەوەی پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامیە و هاوکات مامۆسایەکی ئاینیە و پێشتریش بەهۆی وتارەکانیەوە لایەن پارتیەوە لە وتاردان دوور خراوەتەوە. لەسەر ئەو ڕووداوانەیە و ڕۆوقافی هەولێر لە بڕی داکۆکیکردن لە مافی مامۆسایانی ئاینی و بەرگری لە هەڵوێستە حزبیەکان دەکات و لە ڕاگەنداوێکدا بە زمانێکی بازاڕی وەڵامی داواکاری مامۆسایانی ئاینی داوەتەوە. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.